سەرکەوتن بوو وا مەزانن سەرکەوتن بە هاوارێکی چای قەندیل ژێر بەفر کەوتن هەست مەز بوو بە ئەنقاز ئێمە وە خوێنکارانی زانکۆ بەگشتی و هەروەها خوێنکارانی کۆلێژی پەروەردەی زانکۆی ڕاپەڕین ئەوڕۆ هاتوون لێرە کۆ بووینەوە بۆ داواکردنی مافی سەرەتایی خۆمان کە بریتیە لە دەرماڵی خوێنکاران ئێمە بڵێ هاتوونە سەرجادا ئەم شتە بە خۆڕایی نییە ئەمە داوای دەرماڵێک دەکەن کە حەقی خۆمانە زیاتر لە 8 ساڵە 10 ساڵە لێمان زەوت کراوە هەموو داواکاری ئمە دەرماڵەیە و هیچ کەمان ناوێت زیاتر ئەنی دەمانێت پشوو بنێنەوە هەموو چەکی ئەمە قەڵەمێکە زیاتر ئێمە تۆمەتمان بۆڵ دەبەستن دەڵێن ئاژاگێرن تێک دەدەن مخاڕی بن بەڵام بۆ شێوێ نییە چەکی ئێمە تەنها قەڵەمێکە و داوای مافێکی سەرەتایی خۆمان دەکەین کە دەرماڵەیە بۆ خاڵی سفر گشتان کۆتاییتان هاتووە یاریەکە هێشتا دەستی پێ نەکردووە گشتان کەوتنە داواکەوە لە سەرەتا و لە کۆتایی بەس خودا ئەیزانی لەسەر سووتاندنێک سزادران بە ئاسانی ڕۆژگار بوو بەسەربار لە ئێمە و ژیانی یاوە هەژارەکە پارەی دابوو لەبانەوە بۆ سلێمانی هەر نەگەیشتە سەر سنوور گشت جەستەی دای لە هێڵی سوور دەربرینی بیرڕاکانمان ڕاوێکی بێدەنگی ڕۆیشتنمان دەبێت لورینی گورگ بێدەنگ نابێت تا شەرەفی ڕێوی سز دەبێت پێشکەوتن لە کتێبی میدیان مانەی کەوتن بوو وامەزانە سەرکەوتن بە هاوارێکی جێ قەندیل ژێر